ئەوەیە بەشدارین بە هاوبەشی فدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ تۆڕی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە یەکەوانێ هەمومان ئیدانەی ئەو بڕیارە نایاسایی و ناشەرعی و ناڕەوایەکەین کەوا دەرحەق کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواز و ڕۆژنامەنووس دەرچووە و داواکارین لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان شکۆ بگێڕێتەوە بۆ دادگا بۆ سەروەری بگێڕێتەوە بۆ دەسەڵاتی دادوەری و ئەو بڕیارە نایاساییە ئەو بڕیارە بە سیاسی کراوە هەڵبۆشێنێتەوە دەرحەق بۆ خەڵکە ئازادی خواز و ڕۆژنامەنووسانە. بەڕاستی ئێمە ئەم حاڵەتی کەوا ڕوویاوە پێشهاتێکی مەترسیدارە بۆ سەر ئازادیەکانی کوردستان بە هەموو شێوەیەک وەکو خەڵکێکی پیشەیی وەکو پارێزەر وەکو یاساناسان ڕەدیەکەینەوە ئەو بڕیارە و هەر ئەم ڕۆژ سعات 11 بەشێک لە پارێزەرانی سلێمانی و لەگەڵ پارێزەرانی بەشدار لەو کەیسەیە تاعنی تەمیزیان ناوە لە قەرارەکە و هەمومان ئومێدمان وایەکەوە جارێکی تر دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان بەو بڕیارە نایاساییە نەعادیلانە بچێتەوانێ و ئەو بڕیارە هەڵوەشێنێتەوانێ و سەرجەم ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان ئەوەی کەوا ئەو تۆمەتە ئاراستیان کراوە ئازاد بکاو بە بێتاوان بیان ناسێنێ و ئێستاکێنەش ئێمە چەند ڕوونکردنەوەیەکمانەیە وەکو پارێزەرانی سلێمانی لە حیثیاتی ئەو حکومە نایاساییە دەرئەخات لەلایەن بەڕێز کاک دیلمانەوە بابێتە پێش بیخوێنێتەوە. بەناوی خی گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ ئێمە وەک بەشێک لە پارێزەران و یاساناسان و چالاکوانی ڕێکخراوی مەدەنی لێرەدا کۆبووینەتەوە دژی ئەو بڕیاری کە دادگای تاوانەکانی هەولێر دەری کردووە دژی چالاکوانان و ڕۆژنامەنووسانی بادینان. بۆیە ئێمە لێرەدا بە واضحی و بەڕوون و بە ئاشکرا پامێکمان هەیە بۆ ڕای گشتی و بۆ دادگای تەمیزی هەرێمی کوردستان و دەسەڵاتی دادوەری. بەڕێزان دادوەرانی دادگای تەمیزی هەرێمی کوردستان، خی گەورە دەفەرمووی ئیزا حەکەمتم بەینە الناس ئەن تەحکموا بالعدل. لێرەدا ئەگەر سیر بکەین و سەرنج بدەین دادگای تاوانەکانی هەولێر بڕیارێکی نادادپەروەرانین دەرکردووە دژی چالاکوانان و ڕۆژنامەنووسان کە ئەمەش پێچەوانەی یاسا و خروقاتی زۆر گەوری تێدا ئەنجام درراوە. بۆیە داوا لە دادگای تەمیز دەکەین کە ئەم بڕیارە هەڵەیە ڕاستکاتەوە کە بە کورتی ئێمەش ئەو پێشەرکاری و ئەو نایاسایی کە ئەنجام درراوە لە بڕیارەکەیاندا بۆ ڕای گشتی و بۆ دادگای تەمیزی هەرێمی کوردستانیش دەخەینە ڕوو. یەکەمیان بەپێی مادەی 53 لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ئەو تاوانەی کە ئەنجام درراوە بە حساب ئەوە لە دوهۆک بووە، بۆیە دەبووە دادگاییکردن و مەرحەلەی لێکۆڵینەوە دادگاییکردنەکە لە دوهۆکدا بووە. بەڵام بە مەبەستدار ئەم دادگاییکردن و لێکۆڵینەوەی لە هەولێر ئەنجام درراوە. دووهەم تۆمەتباران لە بەردەمی دادگای تاوانەکانی هەولێردا ڕایانگەیاندووە کە لە ژێر فشاری دەرونی و لە ژێر فشاری معنەوی و هەڕەشە و تەدیدی ناموز دانپێدانیان کردووە کە ئەمەش پێچەوانەی مادەی 126 لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی و پێویست بوو دادگا بەدواداچوون بۆ ئەم وتانە بکات و دادگاییکردنەکەی دوا بخستایە بۆ ئەوەی بگەیشتایە تا ڕاستی وتەکانیان و ئەگەر ڕاستیتیا بەدیل کرا پێویست بوو دادگای تاوانەکانی هەولێر ئیجراعاتی یاسایی بەرامبەر ئەو کەسانە ئەنجامدایە کە تونوتیژی و فشار و تهدیدی دژی تۆمەتباران ئەنجام داوە. سێهەم دادگاییکردنەکە پەلەپەلێکی زۆری پێوە دیار بووە و تەداخولێکی حیزبی زۆری پێوە دیار بووە. لە دوو ڕۆژی یەک لە دوای یەکدا بڕیار یەکلاییکەرەوەی تیا دراوە بە شێوەیەک کە ئەو بەڵگانەی خراوەتە ڕوو هەمووی بەڵگەی لاوازن و ناگاتە ئاسی ئەوەی کە ئیدانەی تۆمەتبارانی پێ بکرێت و سزایان بدرێت. یەکێکی تر لەو خاڵانەی کە مای مەترسیە ئەویش ئەوەیە کە وتەی نوێنەری ئەنجومەنی ئاسایشی وەرگرتووە دادگای تاوانەکان لە کاتێکدا ئەنجومەنی ئاسایش یاخود ئاسایش دەستگاکانی ئاسایش و لێکۆڵینەوە وەکو پۆلیس دادگایەکی ئاعزای زەبتی قەزائین و پێویستە تەنها لێکۆڵینەوە و بەڵگە کۆبکەنەوە بۆیان نییە ببن بە سکاڵاکار کە ئەمەش پێشاتێکی زۆر مەترسیدارە. جا ئەگەر وا بێت هەموو کەیسێک پۆلیس دەتوانێت ببێ بە سکاڵاکارتیدا و خاڵێکی تر لە خروقاتە گەورانەی کە ئەنجام دراوە دادگای تاوانەکان چەسپاندوێتی ئەویش ئەوەیە کە مافی سزایی و مافی مەدەنی بۆ دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایش دەستپیت کردووە لە کاتێکدا پێشینەیەکی لەو شێوەیە نییە کە مطالبەی حەقی مەدەنی لەلایەن دەستگایەکی ئاسایشەوە
تەسبیت بکرێ لە کاتێکدا ئەمە ناقانونیە و ئەرکی داواکاری گشتیە کە داکۆکی کار بێت لە مافی گشتی و یەکێکی تر لە خاڵە هەرزەقەکان کە لە کەیسی دادگاییکردنەکەدا ئەنجام درراوە ئەویش ئەوەیە کە هەموو تۆمەتباران پارێزەری ئەسڵی خۆیان هەبووە و داواشیان کردووە ئیستیجواب بکرێن و ئەو تۆمەتانی کە خراوەتە پاڵیان بە ئامادەبوون و حزوری پارێزەرەکانیان بێت بەڵام ئەم داواکاریە ڕەت کراوەتەوە و تەنانەت ڕێگەشان نەداوە بە پارێزەرانی خۆیان کە بریگرتەکانیان ببینن لە کاتێکدا ئەمە بە پێی مادەی 123 لە هەمواری قانونی ئوسولی محاکەماتی جەزایی هەر دانپیانانێک یا هەر وتەیەک بە بێ ئامادەبوونی پارێزەر ئەنجام درابێ بە پوچەڵدا دەندرێت و پوچەڵدا ئەندرێت و تەنانەت دادوەر دەتوانێت حسابی بۆ نەکات و دەبێ پێویستیشە لەسەری کە حساب بۆ ئەو وتانە نەکات و هەدری بکە ئەم چەند خاڵی کە خستومانەتە ڕوو هەمووی هەڵی نایاسایی و خروقاتی یاساییە بۆیە دەیخینە ڕوو بۆ ڕای گشتی بەرچاوی ڕوون بێ کە پرۆسی دادگاییکردنەکە بە شێوازێکی زۆر نایاسایی بەڕێوە چوە و داواش لە دادگای تەمیز دەکەین کە ئەو خروقات و نایاسایی کە ئەنجام دراوە و لە بڕیارەکەی دادگای تاوانەکانی هەولێردا تەسبیت بووە هەستێ بە هەڵوەشاندنەوە ئازادکردنی تۆمەتباران ئەمە وتەی ئێمەی پارێزەر بوو سەبارەت بەو کەیسە بۆیە داواش لە نوێنەری بنەماڵەی تۆمەتباران و سزادران دەکەین کە وتەیەکیان دەبێت کاگەی هانوەرە پێشەوە دەیدی وەرە پێشەوە بناوێک کە سوکارت دەستە سەرگریە گەلک سوپاسیاوی خەلکە هێژاتکەین کولڤێریا فەڵویستە دەربڕی ئێمە کۆی پرۆسەکە کە لە 11/8/2020 دەست پیان پێ کرد بە گرتنی چاڵاکوانان بۆ ترساندنی خەڵکی بادینان بۆ ئەوەی بێدەنگ بن ڕەت ئەەکەینەوە لەبەر ئەوەی لەو بەروارە تا ئێستا نزیکەی 400 کەس دەستگیر کران دواتر هەندێکیان لەژێر باڵێنامەی ئەمنی کە شتێکی ناقانونی ئازاد بوون هەندێکیان سابقی قانونیان بۆ دروست کرد لە کاتێک کە ئەمانە بێت تاوانن بەم پرۆسەیە بە میکانزمێکی زۆر ناشارستانیانە کە ڕفێنراون ئەمانە لێیان دراون ئەم دەستگیرکراوانە لە ناو قەفەسی دادگا نەوتوانە ئێمە هەڕەشەمان لێکراوە بەژن هەڕەشە لێکراوین ئاخردا سەڵاتی کوردی نابێ یان ئەمە لە عورفی و کۆمەڵاتی و هەر هی عەشایریشە نییە بێ جگەلەوەی قەزێکە بکەی بە سیاسی چۆن هەڕەشەی ناموس لە خەڵکەیەکەی چۆن ئەشکەنجە دەی ئەو دادوەرانە کە چۆن دووبارە ئیعادەی تەحقیقیان نەکردووە کە ئەمانە لەژێر ئەشکەنجا بوونە بۆ لە بەپێ ئوسوڵی محاکماتی جەزایی بووە پارێزەریان هەبووە لە کاتێکە ڕێگام پێنەداوە یانێ ئەمە ئەگەر تیرۆریست قاتلێکیش بێ ئەبێ پارێزەری خۆی هەبێ ڕێگام پێنەداوە تەنیا لە ڕۆژی دادگایەکە بووە ئێمە ئەم پرۆسە ڕەت ئەەکەینەوە ئەمە سزادانی خەڵکی بادینانە و پرۆسەکە سیاسیە بۆ بێدەنگکردنی خەڵکی بادینان بەڵام ئێمە ئەوە ڕاگەینین کە بە نەگرتن نەبە ترساندن نەک 6 ساڵ 20 ساڵیش ئەمانە زیندام بکەن و کە لەدا بەداخەوە دوای ئەوە لە جیاتیەوەی ئەمانە ئازاد بن بڕیاری دەستگیرکردنمان دەرکردووە بە تومەتیەوەی بەرگریمان لەمانە کردووە زۆر خەڵکی تریش کە لێرن بەم شێوازە عەقلیەتە بارودۆخەکە زۆر خراپتر لەبێ لەگەڵ لەبەر ئەوەی ئەمە ڕای عامە و هەموو لایەنە بڵێن نێودەوڵەتیەکان کوسڵخانەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆیە ئەم پرۆسەیە بێ بە دادگای تەمیز ئەم هەموو دەستگیرکراوانە کە بێتاوانن ئازاد بکرێن لەبەر ئەوەی دۆخەکە و سومعەی هەرێمەکەمان ناشرینتر بکات تەنیا ڕێچارە و بێدەنگ بوونمان لەسەر ئەم کەیسە ئەوەیە کە ئەم کەسوکارانەمان ئازاد بکرێن لەبەر ئەوەی بە هەموو تەحەدایەکەوە بێتاوانن و بێ بەڵگە وەکو سزایەکی سیاسی بۆ ترساندنی خەڵکی بادینان خراونەتە ناو کونجی زیندان بۆ ئێمە بێدەنگ نابین تا ئەمانە ئازاد بکرێن لە دادگای تەمیزیشە ئەگەر بڕیارێکی واوە تەندروست ناتەندروست درا ئێمە کەیسەکە زیاتر بە نێودەوڵەتیەکەین و بێدەنگ نابین دەستان خۆش بێ هاوڕێیان ئێمە وەکو پارێزەران و وەکو ئەو کەسانی کەوا ئیداری ئەم چالاکیەکەن لێرە وتەکانمان کۆتایی پێهێت و پێتان ڕاگەێنین پێتان ڕاگەێنین کەوا ئێمە بەردەوام ئەبین لە فشارەکانمان هەتا وەکو ئەو کاتێکەوە ئەو